منێکی شاو شاری دەستم منێ و دەستینێ بابچینم بابی شاری ئەو گوڵی پێشکەش دەکەم بمێنێ بۆ یادگاری لەگەڵ تۆ بەڕێیەکەم دەمانی هەرزەکاری دەمانی هەرزەکاری بەخێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە وەکو کۆلێژی سلێمانی کچان هەستاین بە ئەنجامدانی ئەم چالاکیانە کە بە تایبەتی بۆ خوێندکارانی 7 و 8 و 9 کە زۆر گرنگە ئەم چالاکیانە لە بەروی خوێندکار زیاتر ئاشنا بێ بە کللتوری کوردی بە جلی کوردی و ڕۆژێکی خۆشیشە و جلی جوانیش لەبەرەکرێت جلی ڕەنگاوڕنگ لەبەرەکرێت کە ئەمەش خۆشە بۆ خوێندکارەکان و ئێمەش زیاتر بە چەند چالاکیەک بەشدار بووین کە هەموو شتێکی خواردنی کوردی و خانەبەندان و شتە کوردیەکان شانۆگەری بە هەموو شتێک بەشداری بووین لەم ڕۆژەیە بەتەکی زۆر گرنگە لەبەرەوەی جیلی ئێستا کەمتر شارەزای کولتوری کۆنی کوردەوارین لەبەرەوە ضرورە لە مەکتەبەکانە گرنگی زیاتر بە ڕۆژی جلی کوردی بدرێت و بە شێوەیەکی جوان هەموو ساڵێ ئەم یادە ئەەکەینەوانێ و لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە هەموو ژنان و خوێندکارانی کوردستانەکەم. بەڵێ ئەمە هەموو ساڵە بەشداریمان کردووە هەر گروپە و ئیشێکی خۆیەکە ئەمە هەر چادرێکمان هەیە لیژنە سەیرەکات و هەر کەسێک دەرچێک ئیتر بەپێ ئەوە هەدیا وەرەگرێ. من وەکو ئافرەتی کۆن کە وەختی خۆی بەم شێوەیە نۆماڵیان بەڕێوە بردووە و هەروەها کاتەکانی دابش کردووە بۆ چەندێشێک توانێتی لە ڕۆژێکا چەندێشێک بکە. بەڕاستی ئەمڕۆ هەموو ساڵێ ئەم چالاکیە ئەکرێ بەڕاستی شتێکی زۆر بە شتێکە ئەمەنێتەوە هەموو کەسێ ئەیزانێ هەموو کەسێ دڵی پێی خۆشە بێ بەیەکەوە هاوڕێیان کۆ ئەبنەوە هەڵە پەڕین گۆرانی ئەڵێن شتی کۆن ئەبینین هەموو شتی کۆنی هێناوە لەو لاو چادر و شتماندانەوە هەستێکی زۆر خۆشە. من لەبەرەوەی ئەمە کللتورێکی وڵاتەکەمە و زۆر حەزم لێتی و ڕێز بەڕاستی شتێکی زۆر جوانە. من لێرە سام خواردنەکان سێکەم و هەروەها جەژنە پیرۆزەی خۆم لە ئێستا بۆ هەموو گەلی کوردەنێرم ئینشەڵڵا هەموو ساڵێک هەموو نەورۆزێک پڕخۆشی بێت. تا چەند دڵە خۆشەکە جلی کوردی لەبەر کردووە پێ وایە کە بڵێن هەفتەی جارێک ڕۆژێک بێت تابیان جلی کوردی لەبەرکەن باشترە؟ بێگومان تەنانەت حەز دەکەم هەموو ڕۆژە جلی کوردی لەبەرکەین بۆ مەکتەبیش ئەو نەمرتاحین هەست دەکەین جلێکی نەتەوەی خۆمانە پۆشیمانە موڵکی خۆمانە. بابچینە بابی شاری ئەو بۆی پێشکەش دەکەم بمێنێ بۆ یادگاری لەگەڵ تۆ بەڕێیەکەم دەمانی هەرزەکاری ئەوە گەرە فقارەتە.
کە بۆ نەورۆز و بۆ ئەوانە وتراوە کە لە کۆناوتراوە ئێستا تەلەبەکان لەبەر یەکەن و ئەیڵێنەوە و زۆریش پێیان خۆشە و هەروەها جلی کوردی کللتوری کۆن کە کۆڵوانە و کڵاو و ئەم شتانە بووە. ئەمانەمان بۆ خوێندکارەکانمان ئامادە کردووە کە هەنێکیانی خۆیان بۆ هێناویانە و لەبەریان کردووە کە ئەمەش ئەوە گەێنەکەم خوێندکارانە حەزیان بە جلی کوردی کللتوری کۆنە نەک ئەمانەی ئێستا. ئیتر ئەمانە هەمووی کە وای لە خوێندکارەکان کردو زیاتر گرنگی بن بە شتە کۆنەکان و بیری خۆیان بێنەوە. نەوەڵا جارێ شاکێکین. طبعا هەموو کەسێک کە جلی نەتەوەی خۆی لەبەرەکە دڵخۆشە بێ بە وتلانەوانیە. ئەمە زۆر دڵخۆشین بەم ڕۆژە. پیرۆزبای نەورۆز لە هەموو کوردەکەم چونکە نەورۆزی هەمومانە بۆ پیرۆزبای لێرسا لە هەموو کوردەکەم. سازانیم چالاکیانە لە ناو قوتابخانە ئەرکێکی گرنگە بۆی بیری تەلەبەکان مناڵەکانی ئەم سەردەنە بهێنینەوە کە بۆنێکی واشێ لە ناو کوردە وەکو هەموو بۆنێک پێویستە یادیکرێتەوە. یەکەم جار ئەم شتانە زۆر باشە. هۆکارەکەی ئەمە چێت ئەمە زیاتر وا لە خوێندکارەکە خۆی بەدەستەکان ئیشەکەکە کە ئینسانیش بەدەست ئیشی کرد ئەکرێتە واقعەوە لە واقعە زیاتر لە هیچ زرادا بکەن کە ئەمەش لە بیریان ناچێتەوە. مە یەک دووەم با بڵێن ئەو هەموو شتە کولتوریانە هەم دیسان نوێ کاتەوە. ئەمە دوو سێم کاتێک کە سێرکە جەریوە هەستێکی ئەم جیلە زۆر ئاشنانیە بە کولتورەکەی خۆیان بە شتە نەتەواتەکانی خۆی کە سێرەکەی خۆیەکرێتەوە ئەڵێ ئەمە ئێمەشە بەمان هەیە یان بیرکردنەوەی و زیرێک با بڵێن دیدگایکی جوانە بێ. ئەمانە زیاتر ئەم خۆرانەی کە لێرە ئەفرۆشرێتەوە بە تەلەبەکانی تر و با بڵێن پارەی و داهاتی ئەمە ئەچێتەوە بۆ با بڵێن چارەتی ئەکرێت ئیتر بۆ کەسانەی دەستگایەکی چارەتی بێت یان وەکو منەظەمە بێت یان خۆیان بێت لە ناوخۆیانە ئەیان بە یەکێکی ترکە محتاجێتی یعنی پارەکەیەوە نییە بڵێ بە هەدەر بچێت. کەناڵەکەتانەکەم بۆ خوێندکاکەمان بەڕاستی لەم ڕۆژەیە بێ یادی نەورۆزکەینەوە وەلەو ئێستا یادی نەورۆز نییە بەڵام ئێمە پێشماخسە بۆ ئەوەی یادی چینە بێ یادی ئەم بۆنێ بکەینەوە. زۆر دڵمان خۆشە هەمومان جلی ڕەنگمان لەبەرایە زۆر سپاسانەکەم. ئەمە پەیوەندی بە خوێندنەوە نییە پەیوەندی بە نیشتیمان پەروەریەوە هەیە. ئێمە ئەم ئیناناکەین بۆی نیشتیمان پەروین بۆی کورتپەروەر بن و بە وڵاتانی تر بڵێن کە ئێمە هەین. منێ چیشا و شاری دەستە منێ و دەستینێ ڕابچینەم باقی شاری ئەو گوڵی پێشکەش دەکەم بمێنێ بۆ یادگاری لەگەڵ تۆ بەڕێیەکەم دەمانی هەرزەکاری دەمانی هەرزەکاری. ئەمە ڕۆژێکی زۆر تایبەتە لێرە چونکە جێگۆڕینێکە بۆ تەلەبەکان ئەمە دوای ئیمتیحانات ئەم شتانە بکەین و یادێکی نەورۆز یعنی یادێکی کوردیە پێویستە ساڵە بکرێتەوە. ئەمڕۆ ئێمە یادی نەورۆز دەکەینەوە لە مەکتەب دەی مانگە خۆی بیستێکی مانگ ڕۆژی نەورۆزە بەڵام ئەمڕۆ یادی دەکەینەوەێ لە مانگە چەند کارە تایبەتە هەرێمی کوردستان هاتووە بەڵام ئەمە لەم ڕۆژەیە ڕێزی لە شەهیدەکانمانەگرین کە تیمە بارانی نزیک بۆتەوانێ ڕۆژی
نەورۆزیش جەژنی نەورۆزی هەموو کوردەکان پیرۆزەکەم لە هەموو دنیاوە شانازی بەوە ئەکەین کە ئێمە جێ کوردی لەبەرگەن چکە ئێمە نیشتیمانێکی زۆر گرنگ و بەناوبانگمان هەیە لەبەر گرنگی نیشتیمانەکەمان چەندین تەماحکار چاوی کرۆتە وڵاتەکەمان. زۆر سپاسی مامۆستاکانیشمەکەم کە ئەم بۆنەیان بۆ ئێمە ئامادە کردە. وەڵا ئێمە بۆ شانۆی زوحاک و کاوی ئاسنگەر بەشدار بووین. ئەمڕۆ هەستێکی زۆر خۆشمانەیە لەبەرەوەی ڕۆژێکی تایبەتە نەورۆزی کووردە جەشنی کووردە و ساڵی نوێیە. ئێمە کامپان دروست کردووە کە دێکۆڕیتمان کردو بە شتی کوردەواری و لە شانۆکانیشا بەشدارمان کردووە. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە. ئێمە هەموو ساڵی لە مەکتەبە ئاهەنگ دەگێڕین و چادر دروست دەکەین و بە شتی کوردەواری ئەیان ڕازێنینەوانێ و لەناو پۆلەکاندا کۆمپیوتەر دەکەین و اینجا دوای ئەوە لێرە شانۆمان کرد کاوی ئاسنگەر و زوحاک. زۆر خۆشەوە تا ڕۆژێکی زۆر خۆشمان هەیە لێرە. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە کاتێ تۆ لە ناو کەلتوری خۆتای. هیوادارم هەموو ساڵێک فیستیڤاڵی ئەوان بۆ ڕێک بخات چونکە بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆشە. پێشەکی بەخێرهاتنی ئێوەکەم زۆر سپاسی مەکتەبەکەمانەکەن زۆر سپاسی مامۆستاکەمانەکەی ئەمڕۆ وەکو ڕۆژی کوردی خۆمان ئامادە کردووە بە جوانترین شێوە. ئەمڕۆ سپاسی مەکتەبەکەمانەکەم کە ئەم فیستیڤاڵیان بۆ ڕێک خستوین و ئەمڕۆ بەنسبەت ڕۆژی جلی کوردیەوە بەنسبەت ڕۆژی جلی کوردی ئەمە فیستیڤالێکمان ڕێک خستووە کە ئەدەواتی کوردەواریمان هێناوە و ماڵێکی بچووکمان دروست کردو لە ناو چادرێکە و هیوادارم شتی واش بکەینەوە دووبارە بێت. هەموویمان خۆمان دروستمان کردو. عیبی نییە. زۆر سپاس. ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیا بۆیە قوتابخانەکەمان هەستاوە بە یادکردنەوەی ئەم بۆنە. مامۆستاکانمان چەندین شتی جانیان بۆ کردوین. لێرە چادرێکمان حازر کردووە زۆر دڵخۆشین. خۆمان هەموویمان حازر کردو بە بۆنەی یادکردنەوەی کولتوری کوردیەوە. زۆر خۆشحاڵم بۆی کە جلی کوردیمان لەبەر کردووە چکە ئەمڕۆ ڕۆژی کوردانە و دڵم زۆر پێی خۆشە. ئەمە بڵێم نەورۆزی هەموو کوردەکان پیرۆز بێت. ئەو جلی ئێمە بێ شایەتی پێ بکەین. یادێکی جوان و پیرۆزە لەم یادە قوتابخانەکەمان هەستاوین بە ئاهەنگێک فیستیڤالێک بۆ ئەم یادە جوانە و هەمویان بە جلی ڕەناوگەڕن بە جلی کوردی و بە چادرەکانمان کە بە کلتوری هینی کۆنەواری دامان ناوەڕێکمان خستووە و لەم یادە پیرۆزەیە پیرۆزبایی لە هەموو کوردەکانەکەم ڕۆژێکی زۆر خۆشە فیستیڤالێکی زۆر خۆشە.
عسل لي مني قول لي مني تشيشا وشاري دس مني ودسيني رابشينا بابي شاري او قولي بشكش دكم مني بويا دقاري لقاو كوبا ريكم كماني هرزكاري